پریشانم من تنالینم فرمیسکی چاوان دبارینم پریشانم من تنالینم فرمیسکی چاوان دبارینم همو عمری خوب لسردانا بچاوانی بوم دیوانا همو عمری خوب لسردانا بچاوانی بوم دیوانا نازانم چۆنی بکەم چارە دەرمانی ئەو دڵە بیمارە بە بێهوداشیت و هەژارم لە دەردی دڵ زۆر گرفتارم بە بێهوداشیت و هەژارم لە دەردی دڵ زۆر گرفتارم دەم خۆش خەندەخان زۆر سپاس دەست خۆش کاکەوە باش بینەرانی خۆشەویستی کەناڵی کوردستان 24 ئەم کاتەوە هەموو کاتێکتان شاد فەرموون لەگەڵ ئەڵقەیەکی نوێی بەرنامەی قەلەندەرخانە بەرنامەی ئەم جارەمان لێدوانە لەسەر ژیان و شیعری یەکێک لە شاعیرانی ڕۆژهەڵات کە بەڕاستی ئەم شاعرە وەکو بەرهەمی شیعری وەکو شیعرەکانی زۆر بەگوێی هەمومان ئاشنایە لە ڕێی ئەو گۆرانیانە و ئەو گۆرانی بێژانی کە شیعرەکانی ئەم شاعیریان کردوتە گۆرانی بەڵام بەداخەوە وەکو ناو لە لای کەسمان هیچ شۆرەت و هیچ ناوبانگێکی نییە ئەم شاعرە ناسراوە بە هاشمی نانەوازادە کە گەلێک بەرهەمی شعری زۆری هەیە و گەلێک شعریشی هەیە کە هەر وەکو شعر خۆی نووسیوەتی لە سەردەمانی ژیانی خۆیە بێگومان بۆ ئەم بەرنمەیە یەکێک لەو کەسانێک کە وەکو ژیان و وەکو ناسین و وەکو شارەزایی دەربارەی ژیانی شاعیرەکە خۆی کە بەڕێز کاک وریای محەممەدی ماملەیە ئامادەی بەرنمەکەمانە کاک وریا بەخێر هاتیت زۆر سپاسان دەکەم زۆر بەخێربێ کاک وریاکە زۆر سپاس هەروەها برای عزیز کاکە هاوبەش ئازاد بە ئامێری تار بەشدارە لە بەرنمەکەمانە بەخێر هاتی کاکە هاوبەش بێگومان لەگەڵ هاوکارم خەندەخان کاگوریا ئێمە سەرەتا ئەمانوێ کە وەکو ئەوی کە ناسیوتە و نزیک بۆ لێتەوە نزیک بۆ لە ماملەی مەزنەوە وەکو شاعیر و وەکو کەسێکی ناسراوی شاری مەهاباد حەزەکەین کورتەیەک لە ژیانی هاشمی نانەوازادەکەمان پێشکەش بکەیت سەرتا سپاسان دەکەم بۆ دەرفەتێک کە پێکتان هێنا و یادێک لە یەکێک لە کەڵە هونەرمەندەکان کەڵە شاعیرەکانی گەلی کوورد دەکەنەوە کە بە یەکەم شاعیر ناسراوە کە گۆرانی بۆ شیعر داناوە و تەنانەت بە پێچەوانش شیعریشی بۆ گۆرانی داناوە مامۆستا هاشمی نانەوازادە لە بنەماڵەیەکی ڕووناکبیر هونەرمەند وە زانستی کار لە هاتوۆتە دنیاە تەواوی خزم و کەسەکەی لە بواری فەرهەنگی هونەری و زانستیەوە کۆمەڵک بەرهەمیان هەیە کە بڕواتان بێ گەلی کورد پێیان قەرزدار ئەوانە لە ئەسڵدا ساڵی 1935 هەتاوی کاتێک کە بوداخ سوڵتانی موکری شاری مەهاباد بنیاد دنیا هەوڵی داوە کۆمەڵێک بازرگان و ڕووناکبیر و مامۆستا و مەلای مزگەوت و ئەوانە بێنێتە ئەو شارە بتوانێت شارەکە بنیاد بنێتەوە یەکێک لەو ئایلانە کە بەردەوام هاتووشە مەهاباد بەردەوام لەسەر چەقی ڕێگای مووسڵ و شام و ئەوانە بۆ تا دەگاتە دەریای ناوەڕاست بۆیە مەهاباد زۆر بنکەیشی استراتیژی هەبوو و مرکزیەتی هەبوو کە لەوێ ئەو خەڵکە هاتوو چویان کردووە بەو بنەماڵەی مووسڵاویە ئاشنا دەبن و داوایان لێ دەکات کە لێرە بمێننەوە
و لێرە خزمەت بەو خەڵکی بکەن و بەداخ سوڵتانی مەکری داوایان لێ دەکات ئەوانیش هەلو مەرجەکەیان پێ باش دەبێ دوو برا دەبن پێما بێ لەوێ دەمێننەوە ئەدی لەوێ ڕەچەڵەچیان موسڵاویە بەڵێ ئەسڵدا هەر ناسناوەکەشیان ئەسڵدا نینەوایە لە نینەوای مووسڵەوەیان یالەتی نینەوە ڕەهاتوونەوەانە بۆیە لەناو خەڵکا بۆ بەنانەوە لەن ڕەوان خەڵک بە مرور زەمان و کات تێپەڕین بۆتە نانەوە یا نانەوازادەکان ئەوانە بە چەند بنەماڵە مەشهورن بنەماڵی ژیان تووشێش ناوی براکان و ئامۆزاکان و ئەوانە گۆدراوە پێی مەرجی زەمان گرنگ لە هەموو شتێک ئەوەیە مامۆستا لە ساڵی 1310 یا بۆ تا 1330 زاینی لەدایک بووە لە کاتێکدا لەدایک بۆ کە شەڕی مەلا خەلیلی گۆڕەمەری بۆ دەگەڵ حکوومەتی ڕەزاشای 1920 زاینی بەڵێ ئەو بە ئەو کاتبابی بە خاتری ئەوەی کە دەو شۆڕشەیدا بەشداری کردو دەگیرێت و لە زیندان دەکرێت لە زینداندا بەهۆی ئەو هەموو ئازار و نالەباریەی ژیان لە زیندانەدا کە دوای 6 ساڵان بەردەدرێ ئەو دەم مامۆستا هاشمین ئازادە تەمەنی بێتە 6 ساڵە کە بابی بەردەدرێ هێندەی پێ ناچێ ناتوانێت دوودانە ڕۆژ چەند ڕۆژێک زیاتر لەگەڵ بابی ناتوانێت بژی کە خاترێ و بیرەوەرێکی باش لە بابی خۆی بەجێ بێڵێ بابی بەهۆی نەخۆشی سەتڵوجەم کۆچی دوایی دەکات ئیتر کە ئەوانە دەمرن مامەکانی بەرپرسیارەتی و ئەو منداڵانە بە عودە دەگرن بەخۆی بە برایەک و پێم وابێ بە دوو خوشکانەوە مامەکانیان بەخێوان دەکەن مامەکانیشان بەو پەڕی دڵسۆزیەوە بەخێوان دەکەن کە مامۆستا هاشمین ئەوەزادەدا یەکدانە گرتە ویددیوێشدا کرد لای منە زۆر بەو پەڕی وەفاوە باسی ئەمامانی دەکات لە هەرچی هەمان لەوانی دەزانی زۆریان خزمەت کردوون و گەورەیان دەکەن بەڵام بەهۆی ئەوەی کە مامەکان یەکێک لە مامەکان دیسانەکان پاش چەند ساڵان ئەمری خوای دەکات وەختێک و بەر خوێنیان دەنێن ئەو منداڵانە کە بخوێنن برایەکی دیکەی گەورەی برایشی گەورێک مامۆستا هاشمین ئەوەزادەکە لەوی گەورەتر بۆ ئەو کاری کردو و یارمەتی دەری مامەکانی بە ئەو دەمریە بەڵام ناچار دەبێ ئەوجا دەست لە خوێندن هەڵگری مامۆستا هاشمین ئەوەزادە بۆی کە بتوانێت بژێوی ژیانی پەیداکات دەگەڵ مامەکانی یارمەتی دەری مامەکانی بێ تا گەورە دەبێت هەر ئەو کارەی دەکات تا دواییدا دوکانێکی ئەتاری دادەنیە و چەند هەموو کارێکا شاگر قاوەچێت تێ دەکات زۆر کەسێکی کاسە بوو کەسێکی بورەی بەرز بوو زۆر بۆرە بەخۆ بوو ینی لە هیچ نەدەسەمایەوە هەلێک هەڵکەوت کە هەندێک لە لاوەکانی کۆمار بنێردێنە دەرەوە لە باکۆیە بخوێن و بێنەوە ببنە خزمەت بە نەتەوەکەی خۆیان بکەن دەبووە هەڵیان بژاربا لە ناوان ئەو کەسانەدا کەسانێکە بەهرەیەکیان هەبوو کەسانێکە سەوادێکیان هەبوو ئەوانیان دەنار بۆی کە زیاتر بچن فێربوون و بێنەوە یەکێک لەوانە کە بەهرەی هەبوو بەڕاستی مامۆستا هاشمین ئەوەزادە بوو کە هەم لە بواری شعرەوە هەم لە بواری نووسینەوە بۆ ئاگاداریتان مامۆستا هاشمین ئەوەزادە یەکێک لە نیگار کێشەکانی مەهابادا کە یەکەم کەس بۆ بە ڕنگ و ڕۆغن نیگار کێشی کردو یعنی ئەوە شانازێکی گەورەشێک ئەو ئینسانە هەیەی تابلۆکانی بەڵێ منۆکو بیستمە لەوێ کاریکاتێری خوێنەوە ینی بەڵێ ئەخە بەهۆی ئەو پێشەوە خازم محەممەد دەینێرە بۆ دەگەڵ ئەو 85 نەفری دیانێرە بۆ باکۆیەکە لەوێ دەرس بخێنن بەتابەت لە بواری دەدان سازی و کاریکاتوری و شتێکی دیکەشە کە لە بیرم نەماوە کەواتە هونەرمەندێکی هەماڕەهەند بۆ بەڕاستی هونەرمەندی حوتونەر بۆ هەروەشی باسی دەکەنەوە شتێک بواوە زۆر شتی زانیەوە بەڕاستی مامۆستاییان درێژە بە باسەکانوانەیە لەسەر شاعر دوای ئەوەی کاک هاوبەش و کاک حەمید شەریکی ترمان پێشکەشەکە وەرە یاری چاومەست بکە ڕەحمێ بە حاڵم لە غەمی چاوی مەستت شەو ڕۆژێ دەناڵم خوددا بە نەسیبم کە بە هومێدی ویساڵم چاو جوانی خوێن شیرن ئەتۆ باخچەی گوڵانی کێ بەدگۆیی کردم ڕەبی لاڵ بێ زمانی گوڵی من ڕۆیی لێرە گوڵە سووری بەهارە دەڕوانی بەروسینجی وەکو باخچەی هەنارە وەکو قمری شەتاوان تەڕ و ناسکو لەبارە بە خەیاڵی ویساڵت دڵم هەر ئینتیزارە گیرۆدەی چاوی تۆ بووم گوڵم شۆخ و لەباری دڵت بردم بە تاڵان بۆچی ڕۆیی لە شاری بەیادی چاوی مەستت
کاری من بۆ تزاری خوێنی من حەڵاڵت بێ لە پێناوی دڵداری دەم خۆش کاک حەمیدگیان زۆر سپاس دەست و پەنجە و خۆش بێ کاک هاوبەشتگیان مامۆستاگیان دەگوترێت کە هاشمی نانەوازادە دەنگێکی زۆر خۆشی هەبووە کاریگەری ئەو دەنگە خۆشەی چی بۆ لەسەر نووسینی ژێرەکان بە تایبەتی ڕاستە مامۆستا دەنجی زۆر خۆش بوو ئەو دەنگە خۆشەی قەت بەکار نهێنا بەداخەوە بۆ گۆرانیەکی بە فەرمی بێتە مەیدان گۆڕەپانی هونەرەوە بتوانێت ئەو گۆرانی بەکاربێنێ ئەو دەنگی بەکاربێنێ بە دڵنیایی وەگە بەکاریشی نابایە کەسیش زۆر سەرکەوتوی و توش بەڕاستی دەنجی خۆش بوو بەڵام مامۆستا هاشمی نانەوازادە زۆرتر گۆرانێکەوە دەنگەکانی خۆی دەنجی خۆی بۆ گۆرانی ئاینیەکان بەکاردێنا بۆ مناجات نامە بۆ مەولود نامە بۆ وانە بەکاری دێنا بە تایبەت لە زکری شێخ و ئەوانەدا زۆر بەتوانا بوو تەنانەت مناجات نامەی بە کوردی نووسی بوو تایبەت بە خۆی بوو زیاتر پێم وابێ لە 100 بیتە شتێکی زۆر دەگمەنە من دەستنووسێکی مامۆستا هاشمی نانەوازادەم لەلایە زیاتر لە پێم وابێ چل لاپەڕی فقط مناجات نامەیە کە شتێکی زۆر دەگمەنە بەڕاستی جا بۆیە ئەگا بەداخەوە ئەو دەنگەی دانا بەڵام دڵنیام لەوەی کە خۆشی دەنگەکەی هۆکاری ئەوەی بۆ زۆرتر هانیدا بەرەو شێعر دیارە بەهۆی ئەو دۆخی ژیانی مامۆستا هاشمی کە زیاتر لە دوکانە عتارەکەی دادەنیشت و لەگەڵ کۆمەڵێک مرۆڤ و چین و تۆژەکانی جۆرا و جۆر لە کۆمەلگادا لە عشیرەتەکاندا لە گوندەکان ڕاکەدا هاتن هەموو دەیان ناسی کاتمانە سابڵاغی یەکەم جێگەیان قەلەندەرخانەکەم پێ دەڵم قەلەندەرخانە نەگەڵم عتاری باشتر پێم وابێ قەلەندەرخانەکەی مامۆستا هاشمی نانەوازادە بوو جا مەجبور بوو ئەو مەیلەدویانیان لێ فێر بێ ئەو نەقڵ خۆشانیان لێ فێر بێ ئەو شە جوانانیان لێ فێر بێ ئەو کولتورە جوانانیان کە لە لای خۆیان لە گوندەکانیان لیان فێر بێ زۆربەی خەڵکانی ڕۆشنبیر و شاعیر و دەنگخۆشمەند و ئەمانە هاتوونەتە ئەو شوێنە باوەڕ بێ جا ئەو دەنگە پێویست بۆ کە دەنجی خۆش بێ بە گۆرانەکان بتوانێت لانی کەم نارەنارەیەش بکاتەوە و لە بیری بمێنێتەوە یا دەگەڵیان بڵێتەوە لیان فێر بێ مامۆستاجان وەکو بەجێژایی مێژووی ئێمە زانین کە میلەتی کورد لە هەموو پارچەکانی کوردستان بندەست بۆ زوڵمی لێکراوە و هیچ مافێکی نەدراوەتێ ئەمی کە لە ڕۆژهەڵاتە ئێمە بینیومانە زۆربەی شاعران لەبەروی شعرەکانیان چاپ نەکراوە نەیانتوانێت چاپی بکەن و بڵاویکەن و بگاتە بەردەستی خەڵکو و بیخوێنێتەوە زۆربیان هاتوون شعری لیریکیان زیاتر نووسیوە شعری گۆرانیان نووسیوە کە گەلێکیان توانیوانە شعری زۆر جوانتر و زۆر پوختتر بنووسن وەکو شعری ئەبستراکت بڵێن یعنی شعرێکی تەواوغەر تەنها شعر بێ بەڵام ئەم شعرانیان بۆیە واژ نووسیوە چکە شعرەکانیان لە ڕێگەی دەنگی گۆرانی بێژانەوە بڵاو بۆتەوە لەبەرەوەی چاپ نەکراوە بە چاپەمەنی بڵاو نەکراوەتەوە من پێم وایە یەکێک لەو شاعرانش کە توانیویەتی کە ببێنە شعریە سادەکانیشە ئەزانی کە ئەمە شاعرێکی زۆر جوان بۆ زۆر هەستێکی شعری قوڵی هەبووە بەڵام زیاتر شعری لیریکی نووسیە یاوێتی بە گۆرانی بێژەکان پێ دوایە ئەمە کاریگەری ئەوە هەبووە کە شعرەکانی کە تا ئیسە ئێمەش نەزانین زۆربەی ئەو گۆرانیانی کە جۆمان لێ بووە نازانین کە ئەمانە شعری هاشمی نانەوازادە وایە ڕاست دەفەرمی زۆر جوان خۆتان شەرحتاندا مامۆستا هاشمی نانەوازادە زیارەوەی کە زۆر گۆرانی هەرە بۆ شێوەی کە جناب باست کردووە زۆر شعری بۆ مەولێدەکان داناوە کە دیارن بەڵام زۆر شعریشی داناوە بۆ زۆر گۆرێک لە گۆرانی بێژان کە دیار نین ونێن دەناو کۆمەڵێک شعری فۆلکلۆری دیکەدا مامۆستا هاشم زۆر گرینگەکە من ئەوە ئاماژە پێ بکەین توانایەکی زۆر سەیری هەبوو هەم زۆر زارووا بۆ ماملێ بەخۆی بەنارنارەیەشەوە بە پەلە چۆتە دوکانەکەی کوژ دەستگای تەجیل نەبوو کە تەجیلی کات چۆتە دوکانەکەی ئەوە گۆرانێکم بۆ لەسەر ئەو مێلۆدیایی دابنێ شعرێکم بۆ لەسەر ئەو مێلۆدیایی دابنێ ئیتر مامۆستا هاشمیش ئەوەندە زیرەک بۆ زۆر جوان مێلۆدیەکەی وەگوتۆ بەرئەساسی ئەو مێلۆدیە شعرەکەی بۆ داناوە یا بە پێچەوانە پێم خۆش ئەوە ببێتە پرسیارێک کە بەڕاستی بۆ زۆربەی ئەو گۆرانیە فارسی یا ئازەریانە کە ئەکسەرەن شعری مامۆستا هاشمی نانەوازادەیان لەسرە وەکارەکەی ئەوەیە ئەو لە دوکانەکەی کە دانیشتو ئەکسەرەن ڕادۆیەکی لێ بوو زۆر جاران ئەو ڕادۆی کە دەکردەوە توش ئەو کات ڕادۆ هەبوو وەگەدان تەزیل هەبێ و شت هەبێ کە گۆرانیشی جۆ لێ باە جا چ فارسی باە چ عەڕەبی باە چ تورکی باە ئەوانە دەهاتن مامۆستا هاشم دەهات ئەو مێلۆدیەی شعری کوردی بۆ دادەنا زۆر گۆرانیشەیە کە ئەسڵەن
هەروەشی ئەزم کرد ماملێن بە نارنارەوە چۆتەکنی ئەوە معلومی ئەدی ئەوە چۆن دەرین یا ئیماملێ خۆیەتی یا کەسێکی دیکەیەتی بکات بەڕای من کە زۆربەی ئەوانە ئەکسن کە معلوم نیش ئازەری یا کوردین یا تورکین ئەوانە زۆرتر ئیماملێ بۆ خۆی بوو هەستەکەم پۆڵای کوڕی ئەڵێ ئەگە زۆر شعری هەیە ئەگە سوێنیش بخۆم لە ناو خەڵکا بڵێم فۆلکلۆرنی خەڵک وازانێ فۆلکلۆر وەکو ئەو گۆرانی خەندەخان لە سەرەتا بۆیەتین پەرێشانم من دەناڵێنم وەکو کۆچی یارم کۆچی سوورە وەکو ماڵە بابم بێوەفا سەبرم نەما تاقی چەفا یعنی زۆربەی خەڵک ئەمانە وەکو فۆلکلۆر هاتووتە گوێیەوە شعر وەک فۆلکلۆر بەڵام شعری هاشمینانەوازادە شعری هاشمینانەوازادەیە بەڵام مامۆستاگیان ئەوەی کە لە شارەکانی هاشمینانەوازادە بەدیەکەین دڵشکاندن ناومێدی دەردی هیجران ئەمەش پەیوەندی بە چیرۆکێکی خۆشەویستی لە ژیانی هاشمینانەوازادەوە هەیە گەر بکرێ باسێکی ئەو چیرۆکەمان بۆ بکەین بەڵێ ڕاستە مامۆستا هاشمینانەوازادە پێش ئەوەی کە لە هەر لە تەمەنی لاوەتیدا پەیوەندیشی دڵداری دەگەڵ کەسێک ساز دەکات کە زۆری خۆشویستەوە زۆر بە هاوادەوە بۆ کەبی خوازیە بەداخەوە بەهۆی ئەوەی کە کوڕ فەقیر بووە بەهۆی ئەوەی کە ئەو کچە لە بنەماڵەشی دەوڵەمەند بوون ئەوانە نەیانداوەتە مامۆستا حاجی هاشمی دوای پێم خۆشە بەوە کوتم حاجی هاشم پێم خۆشەوەش باس بکەین دوایە نەیانداوەتی ئەوە زۆر تەئسیر و کاریگەریەکی عەجیبی لەسەر ڕوح و ڕەوانە تەنانەت لە تەواوی بەرهەمەکانیدا جا چ شێعر بێت چ تابڵۆکێشانەوە بێ هەرچێکی بێ تەئسیری داناوە لەسەری هەمیشە بۆنی خەم و خەسار بۆنی حەسرەتێک لە دەردی هیجرانی پێوە دیارە بەڕاستی تۆ چاو لە گۆرانەکانی ماملێ بکە هەمووی دەناڵێنێ بۆ دەردیار بۆ هیجریار بۆ کۆچی سوور بۆ هەوێنێک بۆ شێعرەکانی بەڕاستی مامۆستاجان هینەوە سەر بابەتەکەمان دوای ئەوەی خەندەخان شێعرێکمان پێشکەشەکە بە وەجداری برای عەزیز کاکا هاوبەش نامەم نووسی و دڵم پڕخوێنە بەشقی ئیمانت دڵم مەشکێنە قەولت پێداوم کوڵمەت وا بێنە بە ناز کوشتومی ئەو چاو شەهێنە چەندم ڕەنج کێشە لە دوای چاو جوانێ قەولی پێدا بووم بێتە سەرکانێ حەولی زۆردا بۆ دایکی نەزانێ بەری بەیانی هاتە هەیوانێ وەختێک کە دیتم کەمێک گریا بوو جەرگی داخ کردم دایکی لێیدا بوو یاری چاو جوانم کەیفی نەما بوو هەر دەردە دڵ بوو تا ڕۆژ ئاوا بوو لە بۆنی زۆفی ئەتر دەباری بسکی لولدا بوو وەکوو ڕەشماری ڕازاندبوویەوە باخچەی هەناری یار چۆوە ماڵێ مام بەغەمباری دەم خۆش خەندەخان زۆر سپاس دەست خۆش کاکاوە بەش مامۆستاجان هاشمینانەوازادە خۆی لە شوێنێکە ئاڵێ ئەوەی من بیرم لێ کردوێتەوە تەنها خزمەتی ئەدەب و گۆرانی کوردی و هونەری کوردی بووە بیرم لە هیچ جۆرە دەستکەوتێ نەکردوێتەوە لە ژیانمە ئایا کە تۆ وەکو لە نزیکەوە ناسیوتە ئەم سیفەتە چۆن بوو لە ناو ژیانی ئاوازاڵ بوو بەسەریا یعنی زۆر ڕاستگۆیان نەکتوێتی بەڕاستی وەچەی پێشومان نەتەنیا مامۆستا هاشمینانەوازادە وەچەی پێشومان زۆرینەی هەرە زۆریان بە تایبەت ئەو هونەرمەندەکان و ئەوانەی بەهرەیەکیان تێدا مەوجود بوو گشتیان لە برسان یا سەریان نایەوە گشتیان بەدڵ و بە ژیان خزمەتیان کرد بۆ خزمەت هاتنە گۆڕەپان و یارمەتی دەربوون کە گەشەی فەرهەنگی و کولتوری لە کۆمەلگادا بەرە بستێنێ بەڵە ڕاستگۆیانە دەڵێ هیچ چاوەڕوانێکی لە خەڵک نەبوو هیچ کار بۆ پوڵ و پارە و کاری نەکردو بەڵکو بگرە بەردەوام لە جیفانی خۆشی
مایەی داناوە بۆ ئەوەی کە بتوانێ بیتبێژێک بەندبێژێکی کە خەڵکی گوندێکیە و نەخۆشە و هاتوۆتە شارەکەی بۆ خۆی بباتە دکتوری و بۆ خۆی دەرمانی پێ بکەوە لە ماڵ ڕایگرێ و بە هەفتە و بە مانگ بۆ ئەوەش بۆی کە شتێکی لێ فێر بێ پێشکەشی بین وسێتەوە پێشکەش بە میلەتەکەی خۆی ینی نەک دەستکەوتینە بۆ زەرریشی هەیە بەڕاستی ئەوەی قسەی 100% ڕاستە ئەوانە هەموو بۆ میلەتەکەیان هەر ئەو دەم زۆربیان زۆریان وابوون بەڕاستی ینی لەوانەیە بە خۆشیان نەزانن ها زۆربیان لەوانە نەزانن کە بۆ میلەتەکەیان ئەو کاریان کردو بەڵام بەڕاستی کردیان و بەڕاستی ئەمەگەر بیرکەنەوە ماملەی مەزنیش هەر بەڕاستی هەروە بەڕاستی شێوەیە لەوانە لەشیان پرسییر بڵێن نابابە ئەوە دەنگێک خۆشە و هاتووە یا شعرێکە هەمە و دەیڵم بەڵام نابابە گۆ خزمەتێکی گەورەیان کردو بێ کە بۆ خۆیان بزانن. بەڵێ مامۆستاگیان دەمانەوێت لێرەوە بینە سەر پرسیارێکی تر هەڵبەتە بەڕێز دەتوەکو نووسەر کاریگەری هاشمی نانەوازادت لەسەر بووە ئەوە بە حکمی محەممەدی ماملێشەوە چۆن کارێکتەرێکی هەبوو هاشمی نانەوازادە چۆن مرۆڤێک بوو بۆ ئەوەی بینەرانمان زیاتر بیناسن وەکو مرۆڤێک وەکو ژیانی تایبەتی خۆی وڵا لە سای خۆمە بە کەسێکی خاوەن بەهرەیەکی زۆر بەرزی دەناسم کەسێکی بەورە بوو نەدەچەمایەوە لە بەرامبەر گرفت و کێشەکاندا کەسێکی بەڕاستی پۆڵاین بوو بەو تەمەنەیەوە کە هەیبوو یەک ڕۆژی نەبوو چێو نەچێت چۆنت پێ بڵم بەردەوام لەگەڵ دەردوژانی خەڵکەکەی بوو هیچ سەرە خۆشیەک نەبوو کە ئەو کابرایە بیشی ناسێنەی ناسێ نەچێت کامە یەک لە هاوشاریانمان کێشەی گرفتی دارایی بۆ هاتپا پێشێ لە سابلاغ باوە نازم لەوانەی لێرەش باو بێ کە شەفیان دەگیێڕا و کڵاویان دادنەوە و دەیانجرا بە بازاردا دەگەڕان پارەی کەوە دەکردەوە ئەو کابرایە بەدەیان ماڵ و دەتوان بڵم بە سەدان ماڵی یارمەتی بۆ کۆکردەوە داوێتی بە ماڵەکەی لە برسیەتی لە مشکلات ڕزگاری کردوون کەسێکی کۆمەڵاتی هەموو کەسیش خۆشی دەویست لە تەواوی مکریاندا خۆشیان دەویست پێم خۆشە ئاماژە بەوەشکەم کە مامۆستا یەکێک لەو پسفۆرانە بوو کە چ جیا و گوڵی کوردستان نەماوە ئەو کابرایانەی ناسێ چ گوند و لادەیەک و چێوێک و لەندێکی ئەو کوردستانە بێنەی ناسێ بەتابەت مکریان کتێبی هەیە شیعرێکی هەیە لە ئەوڵ تا ئاخر هەرچی ناوی گوڵ و جیای کوردستان ئەو کابرایانەی هێناوە کامی شیعرێکی هەیە سەبارەت بە جغرافیای کوردستان باسی گوندەکان دەکانی ئەوانە بخۆی گەنجینەیەکە بۆ ئەوەی مەبەجێشتەوە زۆرێک لە گوندانە نەماون بەڵام شعرەکەی مامۆستا هاشمی نانەوازاد پێمان دەڵێ کە زمانێک لە ڕۆژێک ڕۆژان ئەو گوندە لە فلان شوێنی هەبووە کێمەلان نایبینی جا بۆی ئەو کابرایە زۆر کەسش بەورە بوو نەدەچەمایەوە و بۆ خزمەت بۆ میلەتەکەشی سەری دەڕێدا بوو کوڕەکانیشی هەموو وا بەرهێنابوو منداڵەکانیش وا بەرهێنابوو کە بۆ کوردستان تێ هەڵبێنەوە یەکێک لەوانە کاکپڵان نانەوازادە کە ئەو ڕۆکە ڕێچکی بابی خۆی گرتووە و بەڕاستی بەو پەڕی سەرفرازیەوە کە مای ئیفتیخاری یەک میلەتە ئەو کابرایە شیعر دەڵێ و خزمەتەکانی کاکپۆڵا کە بە هونەر و هونەرمەندان کردوێتی کەم کەسەیە نەیزانێ بەڵێ مامۆستا دوایین پرسیارمان لە بەرنامەکە یەکێک لە گۆرانیەکانی محەممەدی ماملێ کە زۆر مەشهورە لای جۆگران و بەردەوام خەڵک گوێی لێگرێت تا ئەم سەردەمەش گۆرانی یادی بەخێر من بە فارسی جۆم لەم گۆرانیە بووە کە مەسەرەن ئەڵێ آن سفر کردم شیرین زبان یادش بخیر شیرین ئەدا بزان پێم وایە یادش بخیر ئەوچە ئازوردەی دڵ و جانە مەرا یادش بخیر من بە دەنگی غوڵام حسێنی ئەشرەفی جۆم لێ بۆ بەس ئەو چیرۆکی ئەو گۆرانیە چۆن و چۆن کاک هاشم شێری بۆ داناوە پێمانوێت کۆتایی بەرنامەکە بۆ گۆرانی بەڵا بەسەرچەوە بەڵام من پێم وابێ خودی ئەو گۆرانی بە فارسیش بێ نەختێک قسەی دڵی مامۆستا هاشمی نانەوازادەی کردوزابووی مامۆستا هاشمی نانەوازادەش ڕۆحی و بەرهێناوە بەر شێعرەکەی چوشێرەگەلێک پێشدا باسمان کرد ئەو شکستێکی دڵدارانەی هەبوو و دڵدارەکەیان کاتێک کە بەمێردا ڕۆیش بۆ تەورێزی نردیان بۆ تەورێزی تا دەشێرە فارسیەکەشدا دەیخن دەیخواتەوە دەگەڵ ئەو ڕووداوەی مامۆستا هاشمی نانەوازاد دەیخواتەوە جا بۆیە مامۆستا هاشمیش ئەو شعرەی وا بە جوانی وەرجێڕاوەتەوە سەر کوردی کە هەم ماملێ ڕوحی بەرهێناوە هەم مامۆستا هاشم مامۆستاگیان قەلەندەرخانەت ئاوادان کردەوە ڕووناک کردەوە زۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونە زۆر زۆر سپاس بۆ ئەو هەموو زانیاریانەی پێت بەخشین ئەمانوێت زۆر زۆر سپاسی کاک هاوبەشیش بکەین خۆی و دەست و پەنجە جوانەکەی زۆر زۆر سپاسی هاوکارم کاک حەمیدیش بکەم ئازیزان خۆشەویستانی قەلەندەرخانە بە شەرێکی جوانی هاشمی نانەوازادە کە لەلایەن هونەرمەندی نەبەر محەممەدی ماملێ کراوە بە گۆرانی کۆتایی بە بەرنامەی قەلەندەرخانی ئەم شەومان دێنین تا دیداری داهاتوو هەر شاد و سەرفراز بن.
ئەو گوڵای مەشوری گشت عالەم بکوایە یادی بەخێر مەیلیوی دەرمانی دەردی من بکوایە یادی بەخێر چۆن دەبێ فکرت نەبێ تیرێت لە جەرگم کاریە ئەو دەمەی گومەنی شایانەی تیری تۆ یادی بەخێر بای شەماڵ بیدە بەدەستە و دولبەرایە هاوارم مەرهەمێکم بۆ بێنێرێ بۆ دڵەکەی زەمدە